ئازان و خۆشەویستانمان لەم ئەمڕۆ ڕۆژانی داهاتوو ئینشاءڵڵا مسلمانان بە لە جیهاندا بەگشتی سونەتی قوربانی ئەنجام دەدەن. ئێمە لەم تۆڕێمادا باز لە گەورەی و پاداشتی ئەم سونەتە گەورە دەکەین کە لە حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلات وەسەلام بۆ ئێمە بەجێماوە حتمەن خێر و پاداشتێکی ئەجگا زۆری هەیە. هەرچەندە ئەمساڵ لە هەرێمی کوردستاندا دۆخێکی ئابووری ناهەموار بوونی هەیە، موچەخۆران موچەکانیان وەرنەگرتووەک لە پێشەکی بەرنامەکەش داماژەم پێکرد، بەڵام ئینشاءڵڵا هەر بتوان بە شێوازی لە شێوازەکان حتمەن لای خوای باڵا دەستبوون نابێت بە چەند بەرامبەر دێتەوە جێگەی یاخود زۆر جار دەڵێن ئەگەر ئەو خێر و پاداشتەی کە هەیە لە قوربانیکردن لە هەر کارێکی خێرخوازی ئێمە بە چای خۆمان بیبینین کە خۆی باڵا دەست چی بۆ داناوین، لەوانەیە بمانوێ هەموو ماڵ و سامانەکەمان ببەخشین لە پێناو خۆی باڵا دەستدا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی، مامۆستای ئاینی و پێشنێژ و تارخی مامۆستایان زۆر بەخێر بێ. لە شێوەی ساغ بە جەژن تا پیرۆزی خۆت تاعاتیباتیان دەست خۆش بێ، خۆ بەخێر بێت. حکمت چی لە ئەوەی کە خۆی باڵا دەست قوربانی داناوە بۆ موسڵمانان هەر لە دێر زەمانەوە لە حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلات وەسەلام تاوەکو ئێستا بوونی هەیە ئەم قوربانیکردنیانی چه حکمتێکی تێدایە بۆ موسڵمان؟ بله، بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وموالاه. سڵای خوای گەورە میێرەبان لە جەنابتان و تەواوی بینەرانی بەڕێز و خۆشەویست. هاوکارم لە خوای پەروەردگار خوا تەعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات، خوای گەورەم جەژنە بکاتە سەرەتای خۆشی و شادی بۆ میلەتی مسلمانی کورد و تێکڕای میلەتانی مسلمان. طبعا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە خوای گەورە سوبحانە وتەعالا دوو جەژنی بۆ ئێمە داناوە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. ئەم دوو جەژنە هەردووکیان لە دوای دوو شەعیرە و دروشمی گەورەی ئاین دێن کە جەژنی ڕەمەزان لە دوای مانگی ڕەمەزان و جەژنی قوربانیش لە دوای ئەنجامدانی حەجی حاجیان و لە دوای ڕۆژی عەرەفە دێت. بەڵام ئەگەر ئێمە تەماشا بکەین جەژنی ڕەمەزان پێوترە عید الفیطر، واتە جەژنی ڕۆژوشکاندن، پێویستە بە ڕۆژۆ. بەڵام جەژنی قوربان کە لە دوای ئەو شەعیرە دروشمە گەورەی کە حەجە کە ڕوکنی گەورەی ئیسلامە، ڕۆژی دوای ئەوە جەژنی قوربان دێ، پێی نەوتراوە عید الحەج، جەژنی حەج، پێی وتراوە جەژنی قوربان، وەک ئاماژەیەک بۆ گرنگی و گەورەی قوربانی، ئەو عیبادەتە گەورەی کە دەکرێت. دیارە خوای گەورە سوبحانە وتەعالا حکمەتی گەورەی تیاداناوە، هەر خۆی لە قورئانەکە دەفەرمێ لە سوورەتی الحەج: والبدن جعلناها لكم من شعائر الله لكم فيها خير. بەڕاستی یعنی سەربڕینی ئاژەڵێکێکە لە دروشم و هێما و شعیرە گەورەکانی ئیسلام کە خوای گەورە فەرمێ خێر و چاکەی زۆری بۆ ئێوە تێدایە. جا ئەو خێر و چاکانە سەرەتا ئینسان بینی خۆی و خوا ئەمە عیبادەتێک ئەنجامێدا بۆ خوای پەروەردگار. جام عیبادەتە ئەنجامدانی بۆ خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و بەندایەتی و تەوحیدە بۆ خوا. هەروەکو چۆنەگە کەسێ ئاژەڵ سەر بڕێ بۆ غەیری خوا شیرکە، لعن الله من ذبح لغير الله، نەفرەتی خوای گەورە لەو کەسە کە ئاژەڵ سەر ئەبڕێ بۆ غەیری ئەڵڵا. چۆن ئەوە هاوبەشدانانە بۆ خوا پێچەوانەکەیشی هەر کەسێ ئاژەڵ سەر بڕێ بۆ خۆ لە پێناوی خوا، ئەمە عیبادەتی ئەنجام داوە. لە دوای ئەوە تەقەن خێر و چاکەی زۆرە. ئینسان لە ڕێی ئەم قوربانی کەوا ئەیکات دڵی خەڵکانی خۆشەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی: أفضل الصدقة سرور تدخله على قلب رجل مسلم. گەورەترین خێر و چاکە ئەوەیە کە ئینسان دڵی مسلمانێک خۆشکە، دڵی فەقیرێک خۆشکە، دڵی هەژارێک خۆشکە. ئەمجا ئەم سەدەقەی کە ئینسانی کات، خوای گەورە دوو سەدەقەی بۆ ئێمە داناوە. سەدەقەیەک سەدەقەی ڕۆژانەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەموو ئینسانێک بەیانی کردەوە پێویستە لەسەری کە ئەم لاشەی ئینسانن لە 360 جومگە پێگاتووە، هەموو بەیانی ڕۆژە بەیانی کردەوە لەسەرێتی بۆ هەر جومگەیەک لەمانە سەدەقەیەک بکات کە ئەمانە ئیژەکە کە ئەم هەموو جومگە و ئێسک و یعنی کە لە لەشی ئینسانە تۆ هەڵەسی ئەمانە هەموو ئیشی خۆیەکە و هەر یەک دەجوڵێ و ئەو ئەرک و فەرمانی تۆ پێی دەکەی بۆت دەکا. ئەمە لەسەرێتی ئینسان سوپاسگوزاری خوای گەورەی لەسەرکە. سەدەقەیەکە سەدەقەی ساڵانەیە. سەدەقەی ساڵانانی ساڵی جارێک ئەنجامیەدەی. سەدەقەی تەمەنیش یەک جارمان هەیە. ئەو سەدەقەی کە لە تەمەنا یەک جارەکرێت بریتێ لە حەوتم. لە حەوتەم ڕۆژیان چواردەیان 21 دەکرێت ئاژەڵێک بۆ یەک کەسە، تەنها بۆ ئەو مناڵێ. ئەم سەدەقەی کە ساڵانە پێویستە ئینسان بیکات بریتێ لە قوربانی.
جا ئەم قوربانیە فیدیەیە. خوای گەورە چۆن ئیسماعیلی ڕزگار کرد ژیانی پێداوە بەچی وەفەدەیناه بذیبح عظیم. فیدەی ئیسماعیل عەلەیهی سڵات وسەلام بەرانێکی گەورە بوو. تۆش ئەم قوربانی کەوە ئەیکەیت فیدەی لە ساغی خۆت و خێزان و مناڵەکانت ئەوەی کە نەفەقەی لەسەر توێ. یعنی بە ئیزنی خوای گەورە کە تۆ ئەم سەدەقەیە ئەیکەی هەتا ساڵی داهاتوو بۆی تۆ ئەگەر کەسێک بۆ نمونە ئاژەڵێک سەر بڕێت بڵێ لەوانی 20 کیلۆ گۆشتی ئیسرافیم باتێ ئەڵێ من بۆ ئەوکەی بۆ نەچم 50 کیلۆ گۆشت کڕم ئەوە نابێتە قوربانی. یعنی خێرەکە لەوایە من ئیراقەتی دیما پێ فەرمید لەم 4 ڕۆژەیە خوای گەورە هیچ خێرێکی دانە ناوە گەورەتر و چاکتر بێت لە ڕشتنی خوێنی ئاژەڵ. ئەو ئاژەڵێک کە تۆ سەری ئەبڕیت هەموو ئەندامەکانی لە دەستی لە قاچی لە چاوی لە گوێی لە جگەری لە دڵی ئەڵی خوایە من ئەم ئاژەڵم سەربڕی بە تەواوی یعنی ئەم ئاژەڵەوە بۆ تۆ. بۆیە دروست نییە ئینسان ئەگەر ئاژەڵێکی سەربڕی دروست نییە یعنی لە بەشی قوربانیەکە بیدا بە قەسابەکە ئەبێ یعنی پارەیەکی جیا شتێکی جای بداتین ئەوسا دەچوون دەیان و پێستەکەیان لەبری ئەوە ئەدا یان 2 کیلۆ گۆشتیان 3 کیلۆ ئەوە دروست نییە. بۆ ئەوەی کە تۆ ئەم ئاژەڵ سەربڕی هەر هەمووی بەی بەخوا ئیتر ئەمە یعنی ئینسان خۆی خێزانی مناڵەکانی بە ئیزنی خوا حتا ساڵێکی تر بە ئیزنی خوای گەورە لەژێر حیفز و پارێزگاری خوای گەورەدان. مامۆستا توانێت شتێک هەڵگرێ بۆ خۆی یان هەر ئەوە خێرترە کە جەنابەت ئاماژەت پێ کرد؟ طبعا خوای گەورە لە قورئانە قوربانی بۆ ئێمە بەش کردووە. بەڵێ هەر لە قورئانە لە 2 ئاەتە لە ئاەتی 28 و 36 سورە الحەج دەفەرمێ فەکولوا منها لە هەردوو ئاەتەکە خۆتان لێ بخۆن وأطعموا البائس الفقير بیدەن بە خەڵکی نەدار و فەقیر و داماو. لە ئاەتەکەی تر وأطعموا القانع والمعتر ئەوەی کە ئەزانی فەقیرە و بچۆ بۆی بدە ئەوەشی کە خۆی دێ داوا ئەکات بەشی ئەویش بدە. جا لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوون کراوە ئینسان توانێ بیکاتە 3 بەشەوە. بەشێکی بۆ خۆی و ماڵ و مناڵی کە دەیخوات دەتوانێت بۆ نمونە بەشێکی جگەرەکەی لێ دەبژێنێ و بەشێکی لێ سوود دەکاتە و نەختێکی هەڵدەگرێ بۆ ژەمێ بۆ دوانی تر ئەمە دروستە. بەشێکیشی دەکاتە سەدەقەوی کە بدێ بە خەڵکی فەقیر و هەژار. دروستە بەشی سێهەمیش ئینسان بەشێکی جا بکاتەوانێ وەکو هەدیە و دیاری بیدا بۆ نمونە بۆ دراوسێکەی بۆ خزمەکەی لە کاتێکە کە ئەو فەقیریش نییە. دروستە یعنی ئینسان بیکاتە 3 بەشە و بەشێکی خۆی لێی دەخوات یا بەشی ڕۆژانی داهاتوو 1-2 ژەم هەڵدەگرێ ئەمە بەشێکیان بەشێکی دەیدا بە خەڵکی فەقیر و هەژار ئەبێ ئەمەی دووهەمیانی تیا بێت. اینجا بەشی سێهەمینشان دەتوانێت بیکاتە هەدیە و دیاری. ئەگە کابرایەک بۆ من دەڵێ حیوانی سەرە بڕم 4 ڕۆژی جەژن برا و برازە و ئامۆزا قزم کە سوکار هەمووی لە باقێک و ئەکاتە و داوەتێکیان بۆ دەکات و ئەمە قوربانی کردو ئەوە لە کۆڵی ناکەوێت. ئەبێ ئیلا بەشێکی دیاریکراو لەوە جا بەشەکە چەند بێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێک حیوانێکیان سەر بڕی چوو بۆ نوێژی عەسر تا هاتەوە گۆشتەکەیان بەخشی بۆوە کە هاتەوە فەرمووی چیتان بۆ خۆمان داناوە؟ وتیان وەڵڵا ئەوەی کە دامان ناوە بۆ خۆمان تەنها دەفەی شانەکەیەتی. پێغەمبەر صلی الله علیه و سلم حەزی لە دەفەی شانەکەی بووە فەرموویان بەس ئەوەمان بۆ خۆمان داناوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێمە خاوەنی هەمووینی ئەوەی نەبێت یعنی هەمووی ئەوەی کە دامانە هەمووی سەدەقەیە هەمووی پاداشتە یعنی خۆی ئەوە پاداشتەکەی زیاترە. ئەگینە ئەوەشی کە ئینسان بۆ خۆی و ماڵ و مناڵی خۆی دەیخۆن چونکە ئەوەی کە یعنی لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە پێش هەموو شت کە زانان باسی قوربانی دەکەن لە حکمەتەکان ئەوەیە کە دەفەرمون ئەم ئاژەڵی کە وا سەری دەبڕێت خۆی و ماڵ و مناڵی خۆی لێ بەهرەمەند کات. ويسألونك ماذا ينفقون قل ما أنفق يعني بشي ماڵ و مناڵی خۆی لێ بدات. حتى يعني لفظلي أوي كإنسان بۆ نمونە ئەگەر لە ناو ماڵی خۆیان لە شوێنی خۆیان قوربانی بکات فەرمانێک لە بەهرە و چاکەکانی ئەوەیە کە ئینسان ینی بەشی ماڵ و مناڵی خۆی لێدا ئەنێت. ئەبوو ئەیوب ئەنساری خۆی ڕازبی هاوڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئێمە كان الرجل يضحي بالشاة عنه وعن أهل بيته. أفهم سدمي في غمري خواني صلى الله عليه وسلم ميكي لإما كقرباني ذكر مرك يان بزنيكي سد بري بخويو خيزانو من دالكاني شو إنسان كسري دبريت قال بسم الله الله أكبر
اللهم منك وإليك اللهم تقبل مني اللهم عن هذا وعن أهل بيتي كدلي خواي أنا من لبري خومو آل بيتكم حتى يعني زانين دفمون كابرا بونو من دو خزاني هي باشا بونو من لم ششحون من عليه لو ششحون من عليه هي أم بامالي شيان جابك أمودي أمن لبري خوم خزانو من على كانم هم يقريته إن شاء الله إن شاء الله زۆر باشە مامۆستا بۆ حیوانی گەورە چۆنە زۆر جار ئەوترێ ئەکرێ بە حەو بەشەوە ئایا ئەمە گەر کەسێک بێ لەم خێرە بەشدار بێت چون کەسێک بێک و حیوانێکی گەورە بکڕن چۆنە بێت ولا طبعا حيواني جورة خواي جورة سبحانه وتعالى وايد داناوة واشتروا بلين رشا والله خلى نوبنا بشي حوكز دكات جاك لين حوكز يعني خوي وخزانه من علاكاني يعني بشي حو مع علاكات اقايبون من الدليل اما نوبني كي جواني ليه باشا وباي كان جوانا قاعد دليل والله او بايبون من 2,100,000 كبيك يتحوش بون من كي 300,000 بركه اما دروس الانسان بشي يعني حوت خيزان يعني من بخوم خزان ومن رم أو بخوي خزان من دتوانن اشتراكا لما بلام طبعا زانيا فرموي أنا باشرين أوي كإنسان بك قد الصلاة هي باشرين أوي واشتريك بكات أجنيبو نوبنيك بكات أجنيبو مر أجنيبو بزن بلام أجر كوت أوي آية خيرك زيادة وقت لوي كمان بون من مريك بكم يعني اشتراك بكم لأجلك جوريا زانيا فرموي أنا أما مرة كسر بري باشترا شو قال بيغمبر صلى الله عليه وسلم الله يكون عمد فرمي بيغمبر صلى الله عليه وسلم دصال لشاري مدينة بو حد صالك قرباني كدوا وحد صالك قرباني كدوا بمر كردويتي بيغمبر صلى الله عليه وسلم لو حود باشا كردويتي تأسوا ما هو صح اگر طبعا وكل سنتها هي لين واشتروا رشا والله بو حو مع بيت باولين بو حو كذا بيت بيغمبر صلى الله عليه وسلم لا كشو الشاري مكة صد واشتري برد بو خوي سري بري بو خوي وبو خيزانه كان شي هنيك نوبن حيواني جوره هنا اوي شي بو اوان كرد صدقه وخير ان جاب يوم صلى طبعا او صد واشترك هناي خوي شخصياني بدسي خوي سر بري ان جاب شكيت بامام علي كدا وكيل كوا او سريان بريت وبو خيزانك طبعا الانسان ده صلاتي ببي بون منا حيوانك جوره باش بيكات لبرك خلقك زياده براسي لي بهرمن دبيت گوشتێکی زۆرتر و چاکتر و هینتری هەیە ئەوە خێرەکەی زیاترە. جازانان لە وەریانگەتەوە کە دەفەرموون پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕۆژی جومعەیە هەرکەس لە سەعاتی یەکەما بڕوات وەکو وای وشترێکی کە دەبێتە سەدەقە. ئەگەر لە سەعاتی دووهەما ڕۆی بۆ نوێژی جومعە وەکو ئەوە کە نۆبەنێکی کە دەبێت بۆ نمونە. ئەگەر هاتوو لە سەعاتی سێما ڕۆی وای مەڕێکی کە دەبێت. زانە فەرموویت بەم تەسەسولەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردووە. ئەگەر ئینسان دەسەڵاتی بوو يعني حيوانشي جورب كخشيك زيات اللي بهرمن دبيه اجد نادى صلاتي نبو جاري وها قد بحوكس اجلك جورب بكرن مرنك كم تريت يبشيت اجنا قد صلاتي هبي بيغمر صلى الله عليه وسلم ضحى بكبشين املحين بيغمر صلى الله عليه وسلم كقرباني ذكر دودو ديكردن دو براني قلوي جوري شغداري سبي هذا الروايات كده فيلم موجودين يعني خەسیێن راو بوو گۆشتی جوانتر و گۆشتەکەی چاکتر بوو دروستە گەر ئاژەڵێکیش بڵێن ئەو حاڵەتی هەبێت دروستەکەەوە بکرێتە قوربانی. باشە مامۆستا شێوازێکی تر لە قوربانیکردن هەیە بۆی کە لە وڵاتی خۆتان نایکەی بۆ پێی کە ڕەنگام حیوانەکە هەرزانتر بکەوێت هەمیش وڵاتانێک سوودی لێبینن کە برسین و نانی ڕۆژانەیان دەست ناکەوێت ئەمەیان چۆنە ئایا موسڵمانێک ئەگەر بێ لەوەیە بەشدار بکە و حەزی لەو خێرە بێ هەمان ئەو خێری بۆ نووسێکە لێرە ئەیکات طبعا ئەگەر ئێمە دوو خاڵباز بکەن و کە جەنابت فەرمووت یەکێکیان ئایا دروستە دووهەمینان کامیان خێرەکەی زیاتر لەسەر ئەوەی کە ئایا دروستە بەڵێ دروستە بەس زانایان لە یەکشت حەزەریان داوە ئەگەر ئینسان توانای هەبێت ئەو لایەنە لێک نەیاتەوانێت بڵێ لەوێ کەمتری تێچێت حتمەن هەنی کابراسە توانای هەیە ئەڵێ تەماشاکە بۆ نمونە قایمێکیان بڵاو کردوتەوە ئەڵێ مەڕێک بۆ من لە سلێمانی بە 400,000 بەڵام لە غەزە بە $170 تقریباً 225,000
نیوانی و تقریبا ئەگەر ئەم کەسە بۆ نمونە توانای هەیە دەسەڵاتی هەیە نەڵێ وەڵا کاکە ئەمە کەمتری تێچێ با من ئەمەیان بکەم یعنی ئەگەر لە ئەو ڕەحم و سۆز و بەزەی بۆ ئەو خوشکبرانی کە لەو یعنی ناڕەحەتیەدان کە بەڕاستی یعنی مصیبەت و کارەساتێکی گەورە خوشکبرانەمانی وان تیاخوای گەورە بۆ خاتی اسمی عەزەمی خۆی دەروی بەڕەحمەتیان پێبکاتەوە ماوەی 2 ساڵە کە هیچ شتێک لەسەر زەویان نەماوە نە خەڵکمان نە ژیانمان نە بیناو خانوومان نە مەعیشەت و بژێویمان نە دایکمان نە باوکمان نە مناڵمان نە قومە ئاوێکمان نە خواردنمان هیتر ئەگەر ئینسان یعنی دەسەڵاتی هەبێ بتوانێت ئەوانە یا بۆ نمونە لەو وڵاتانەی ئەفریقا کە یعنی لە ژیانێکی زۆر وەکو دەڵێ کولە مەرگی و ناڕەحەتیدان ئینسان دروستە کەسێکا بە وەکیل قوربانی بۆ بکات لەوێ یا لە هەر شوێنێکی تر مەسەلە ئەوەی کە ئایا وەکو بڵێ کامیان خێرەکەی زیاترە ئەمە ئینسان ئەگەر هاتوو لە شوێنی خۆیان سەری ببڕێت هەرچەند ئێمە حەدیثێکەیە کە باسی ئەوەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە فاتیمەی فەرموو هەستە و لە لای قوربانێکت بوەستە و ئامادە بە زانە فەرموون ئەم حەدیثە ضعیفە بەڵام وەکو ئەوەی کە ئینسان ئەگەر قوربانێکە بڵێن کە لە ماڵی خۆیان سەریە بڕێت ناوی خۆی لەسەرە هێنێ و لەسەر سونەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە گۆشتەکەی دەخوات و ئالەمانە یعنی کۆمەڵێک بە هەرە سوودی لەم لاوە هەیە لەو لایشەوە کە تەماشاکات یعنی بەڕاستی کۆمەڵی سوود و بەهەری تر هەیە لەوەی کە ڕەنگە خەڵکانێک زۆر فەقیر بن زۆر هەژار بن قورئانیش خۆی کە باسی ئەوە ئەکات کە دەفەرمێ پارەکانتان سەرفکەن لە خێری گەورەدا وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة خواردن بەخشین لە ڕۆژی تنگانە قەیران ناڕەحەتی نەبوونی یا فەرمی ئەو میسکینەن ذا مەترەبە هەژارێکی پێکەوتووی لە جێگاکەوتووی داماوی بێکەس ئەگەر ئینسان طبعا حتا لە مزگەوت جار خەڵک پرسیارەکە دەڵێ مامۆستا بۆ نمونە ئەمن پورێکم هەیە یان خزمێکم هەیە لە لادەیەکە بۆ خۆی بەتەنیاژی بچم دروستە لەوێ لای ئەو قوربانێکەش بکەم و ینی پێی خۆشە و لەو گۆش و هینە بەهرەمەند دەبێ یا ئەدە بۆ من دەچینە خزممان هەیە لە ڕۆژهەڵات یان کەسێکم هەیە لەوێ بێکەسەیە دەچم سەردانی دەکەم و سولێ ڕەحم دەکەم و جەژنەکەی لا دەکەم و حیوانەکە لەوێ سەرە بڕین و یعنی ئەمە کۆمەڵێ مەبەسن کە یعنی ئاینی پیرۆزی ئیسلام داکۆکی لەمانە ئەکات کە ئینسان کە خێرێکی کرد کە سەدەقەیەکی کرد چۆن پرسیارە کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتیان یعنی کام ئاژەڵە زۆر یعنی خێر و پاداشتی زیاتر فەرمووی ئەوەی کە نرخی زیاترە ینی قەڵەوتر و چاکتر و باشتر و ینی سا چووکە ئەمە سەدەقەیە کە بینی خۆی و خوای گەورە ینی حەوڵ بدە ئەم سەدەقەیە لە شوێنێکی بکات کە زۆر بەڕاستی جێی خۆی بگرێت جار ڕەنگە زۆر کەسی جارە پرسیارەکە لە خەڵکی گەڕک و مەنتیقە دەڵێ مامۆستا الحەمدولایە ئێستا بڵێن ئەم گەڕەکەی خۆمان خەڵکی فەقیری تیان نییە دروستە من بیبەم بۆ گەڕێکێکی تر بۆ شوێنێکی تر ئەوە حتا خەڵکێکی فەقیرتر لێ بە هەرمەند بێت چاکتر ئینشاءالله ئەوسەیان زۆر بە کورتی لە ئێستادا بۆی کە نەخۆشیەک بڵاوە تای خوێنبەربوونەوەوانە کەمێک یانی الحەمدولillah باشە لەو شار و شارەکانی مەداشتی وە بوونی نییە کوشتارگەکان پزیشکانی نێو کوشتارگا ینی داوا لە خەڵکیەکەن بیهێنە نێو کوشتارگەکە بە شێوازێکی دروستی شەرعی کە بە چاودێری مامۆستایانی ئاینی ئەنجامەدرێت لەوێەوە بێ بۆی کە فەحسێکی باش بکرێ بۆ ئەم ئاژەڵە و دواتر قوربانیەکە ئەنجام بدرێت بۆی خەڵکی توش دوور بێ لە هەموو نەخۆشی ئینشاءالله من وڵای پێم خۆش لێرە و داخوازیە بکەم لە بینەرانی بەڕێز و خۆشەویست کە ئێوە ئەم سەدەقەیە ئەکەن ئەم خێرە ئەکەن لە پێناوی خوای گەورە سوبحانەه وتعالە ئینسان بەڕاستی نابێ بەهۆی خێر و سەدەقەیەک ئەزیەت و ناڕەحەتیەک دروست بکات یان بەڕاستی ژینگە پیس بکات یعنی مەسەڵەن هەنیشتمان دەبینی کاملا سەدەقەیەکەکە خێرێکەکە قوربانێکەکە ئاژەڵە سەرە بڕێ ئەمە خێرێکی زۆر گەورەیە بەڵام لەو لاوەکە دەچوو پێستە و پیسی و بازێشتی لەو سەر جادە لەسەر شەقامەکان فڕێ ئەدای بەڕاستی ئەمە ینی شتێکی زۆر دیاردەیە کە هیچ کاتێ بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵی نییە ئەسڵەن الطهور شەطر الئیمان یعنی پاکێتی پاک و خاوێنی گرنگیدان حتا ینی خۆشۆردن دەستنوێژگرتن ئەمانە هەمووی لە ناو ئەو پرۆسە گەورە و گرنگایە کە بەشێکی گرنگە لە ئیمان بەڵکو نیوەی ئیمانە لەبەرەوە من ینی ئومێدەوارم ئینشاءالله بینەرانی بەڕێز مادەم ئێوە ئەم خێرەکەن ئەم سەدەقەیە بکەن ببنە هۆکاری ئەزیەت و ناڕەحەتی بۆ خەڵک
بە تایبەت یعنی ئینسان کارێ نەکا کەوا ژینگە پیس ببێت لە حاڵەتێکە کەوا شوێنێکە بێت بەڕاستی ئەمین بێت شوێنێکی پاک و خاوێن بێ پاک و بەتەمیز بێ زۆجێی خۆیەتی بەڕاستی ئەگەر ینی حتا ئەگەر نەخۆشی شتێکیش لە ئاران نەبێت ئینسان بێت زۆرگەنگی بەڕاستی بە پاک و خاوێنی بدات. دەست چاو خۆش بێ مامۆستا گیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستای ئاینی لەم تەورە لەگەڵمانە بۆ خۆی گەورە پاداشت باتەوە لە شێوەی ساغ بێمان.